ڕۆژەوی مامۆستا فەتحوڵڵا گولەن. ڕۆژی هەینی لە دوای نوێژی عەسر خوێندنەوەی قورئانی بە کۆمەڵ بە بەشداری مامۆستا فەتحوڵڵا گولەن دەستی پێکرد. مامۆستا لە شاشەکەی بەردەمیەوە تەماشای پەڕەکانی قورئان دەکات. دووشت سەرنجی ڕاکێشام لەگەڵ خوێندنەوەی ئاەتەکانی قورئان هەردەم لەو شوێنانەدا کەوا ئاەتەکان نزای تێدایە دەستەکانی بەرز دەکاتەوە و نزاش دەکات. خوێندکارەکانیش کەوا هەر یەکەیان لاپەڕەیەکی دیاریکراو دەخوێنێتەوە کاتێک لە شوێنێکدا دەوەستن یان بە سەهوود دەکەونە ناو هەڵەیەکەوە مامۆستا یەکسەر بۆیان ڕاست دەکاتەوە. کاتێک لە خوێندنەوەی قورئان تەواو دەبن مامۆستا یەکسەر هەڵدەستێت و بەرەو دەرگای مزگەوتەکە دەکەوێتە ڕێ. یەکێک لە خوێندکارە بەڕێزەکانی سوپاسی خۆی پێشکەش کرد کەوا لە خوێندنەوەی قورئاندا لەگەڵیان بەشدارە و باسیشی لەوە کرد کە چۆنی بەهرەیان لێ وەرگرتووە. مامۆستا لە وەڵامدا فەرمووی هۆکاری ئەمە بریتیە لەوەی پێکەوە دەیخوێنینەوە، شتێکە لە سروشتی ئەم پێکەوە خوێندنەوەدا هەیە، واتە بەرەکەتی ئەو خوێندنەوەیەی بۆ جەماعەت جێڕایەوە و وەک هەمیشە خاچیبوونی خۆی لە بەرزترین ئازدادانا. لە دوای بەربانگ نوێژی تەراویح دەکەین. بە هاتنی مامۆستا نوێژی خەوتنان و تەراویح دەست پێ دەکات. وەک هەمیشە لێرە نوێژی تەراویح ختمی قورئانی تێدا دەکرێت. ئەو بیست لاپەڕەیەی قورئان کەوا بەیانیان لە کاتی ختمی بە کۆمەڵدا دەخوێنرێت لە شەودا دیسان دەخوێنرێنەوە و هەر ڕکاتێکی تەراویح لاپەڕەیەکی بەردەکەوێت. بیستم مامۆستا ڕۆژێک پێش چوونی من گوتوویەتی دڵم ئارەزووی ئەوە دەکات و گەر ئیمکان هەبوایە هەموو کەسێک بەشداری ئەم تەراویح و ختمی بە کۆمەڵەیان بکردایە. ئەمە شتێک نییە بە سووک تەماشا بکرێت. بەڵێ لە ڕاستیدا تەواوی ئەو چالاکیانەی لەم شوێنەدا ئەنجام دەدرێن بازنەی وانەکانی گفتوگۆکانیان لەسەر کتێبەکان، ختمی بە کۆمەڵ، تەراویحەکانی، کاتژمێرەکانی نزا بە کورتی هەر 24 کاتژمێرەکەی تەرخان کراوە بۆ بەدەستێنانی گەورەترین بەهرە لەم مانگە و مۆدێلی بەدەستێنانی گەورەترین بەهرەیە لەم مانگە و دەشێت لە هەموو شار و یەکە و ماڵێکی خزمەتدا جێبەجێ بکرێت. ئەو دڵانەی لە تەراویح، ختمی بە کۆمەڵ و پێداچوونەوە بە کتێبەکاندا لەگەڵ یەکترن. بێگومان لە لاپەڕەکانی تری ژیانیشدا پێکەوە دەبن و سەرنجام سازان و ڕێکەوتن و برایەتی لە نێوان دڵەکاندا دروست دەبێت. پێش چەند ساڵێک کتێبی ڕێکخستنی کات لە ئیسلامدای پرۆفیسۆر ئیبراهیم جانانی ڕەحمەتیم خوێندەوە. هەر کاتێک شێوازی ڕێکخستنی کاتی شوێنی مانەوەی مامۆستا دەبینم یەکسەر کتێبەکەی ئیبراهیم جانانی ڕەحمەتیم بیر دەکەوێتەوە. بەڕاستی پیاوێکی زۆر خاچی و خاوەن زانست بوو. زۆر بەهرەمان لە نووسینەکانی وەرگرت. ئەڵڵا بە فیردەوسی شاد بکات. هەفتەی ڕابردوو دیسان لەم مزگەوتەی ئێرە گفتوگۆ لەسەر چۆنیەتی بڵاوکردنەوەی گۆڤاری چاغلەیان کرا. لە کاتی کۆبوونەوە ئاساییەکاندا بابەتی یەک ژمارەی گۆڤارەکە دیاری دەکرێت. بەڵام ئەم جارەیان بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە بابەتەکانی دوو ژمارەی گۆڤارەکە دیاری کرا. بەسەر سوورمانەوە تەماشای مامۆستا دەکەم کەوا بەو پەڕی دیقەتەوە نووسینەکان دەخوێنێتەوە یان ئەوەی داوا دەکات زانیاری زیاتر سەبارەت بە نووسەری بابەتەکان بنووسرێت. بۆ نمونە سەیری وتارێکی دکتۆر محەممەد ئاتەشی کرد کە پزیشکی نەشتەرگەری دڵە و لەم قۆناغی ئێستا داستەمێکی زۆری لێکراوە. مامۆستا لەوێدا هەم ناوی دەهێنێت هەم ئاماژە بەوە دەکات کە سەرۆکی پێشووی زانکۆی شیفا بووە. یان کاتێک سەیری نووسینێکی تری دەکرد پرسی وتارەکەی پرۆفیسۆر عیرفان یڵمازمان لە ژمارەکەی پێشوودا بڵاو نەکردەوە وانە؟ ئاشکرایە کەوا لە هەر یەک لە ژمارەکاندا ڕەچاوی هاوسەنجی کۆمەڵە نووسەرێک دەکات. لە پڕێکدا گوێم لە دەنجی مامۆستا دەبێت. وای دایە گیان وای. ئەمەش گوزارشتە لەو هەناسە ساردەی بۆ ئازارەکانی هەڵی دەچێشێت. بانگەوازێکە بە دڵەکانی ئێمەیدا دەچەقێنێت. مامۆستا لەگەڵ ناڕەحەتیە جەستەییەکانی خۆی چەندین ساڵە ئازاری مرۆڤەکانی خزمەتیشی لە دڵیدا هەڵگرتووە. بینینی مامۆستاش بەو شێوەیە خەمێکی تر بە دڵی مرۆڤدا دەکات.
بەڵام لەگەڵ ئەم ئازارە قوڵانەشدا لە هەموو هاتنێکیدا بۆ مزگەوت ئەو حەقیقەتەمان بیر دەخاتەوە کە دەڵێت بەردەوامین لە خزمەت، بەردەوامین لە ئەرکەکانمان، بەردەوامین لە گفتوگۆ، بەردەوامین لە بڵاوکردنەوەکانمان، بەردەوامین لە نزا، بەردەوامین لەسەر خەتمی قورئان، بەردەوامین لەسەر تەراویح، بەردەوامین لە پێکەوەبوون و تەباییمان. ئیدی هەلومەرجەکە هەرچیەک بێت لە پڕێکیشدا ئەم چەند وشەیە لە زاری مامۆستاوە هاتە دەرەوە. لەسەر خۆم نیم، غەریبم، بێکەسم. وای چەندە تابلۆیەکی دڵهەژێنە کە پێویستی ڕانەگرتنی خزمەتەکانمان پیشان دەدا. ئیدی هەلومەرج و بارودۆخەکە چەندە سەختیش بێت. ئاشکرایە هاوشێوەی گۆڤاری سزنتی بە زمانی ئینگلیزی لە ژێرناوی فاونتین بڵاو دەکرێتەوە. هەروەها هاوشێوەکەی بە زمانی ئیسپانیش بڵاو دەبێتەوە. مامۆستا لە دەستپێکەوە هەتا کۆتایی چاوی بە هەموو پەڕەکانی داخشاند. گۆڤارەکە بە زمانی ئیسپانی لە ژێر ناونیشانی کاسکادا بڵاو دەبێتەوە کە بە واتای تاڤگە دێت. بەم بۆنەیەوە پێویستە ئەوەش بڵێم کە گۆڤاری سزنتی پێی ناوەتە سێهەمین ساڵی تەمەنی و بە زمانی ئەڵمانیش ژمارەی سەدەمینی بڵاو کراوەتەوە. مامۆستا لە بەشێکی قسەکانی داگوتی لە گۆڤاری سزنتی هەتا چاغڵەیان لە دوێنێوە هەتا ئەمڕۆ هەر بەو شێوەیە ئامادەکراوە. سزنتیمان لە هەموو شوێنەکان و لە ئێوارەی پێش لە چاپدانی دەخوێندەوە. ئێستا ئەو ئەرکە بۆ ئێوە ماوەتەوە. هەر یەک لە مرۆڤەکانی ناو خزمەت دوێنراوی ئەو وتەیەی مامۆستایە کە گوتی ئێستا ئەو ئەرکە بۆ ئێوە بەجێماوە. بە کورتی پەیامی ئەوەی پێداین کە لە خزمەت بەردەوام بین، دەبێت ئەرکەکانی سەرشانمان ئەنجام بدەین.